can say, I love my mother. That's what I'm saying. How's that? And I'm glad she's okay. دایانا گۆمێزە هەموو هەوڵی خۆی خستە گەڕ بۆ پاراستنی دایکی لە کۆڤید کە 86 ساڵ تەمەنیەتی و نەخۆشی شێرپەنجەی خوێنیشی هەیە. بەڵام سەرەڕای هەموو پاراستنەکانی لە مانگی یەکدا خۆشکی دایانا بە نەخۆشی کۆڤید 19 دەستنیشان کرا و ڕۆژی دواتریشی ئەنجامی تاقیکردنەوەی دایکیشی بە ئەرینی گەڕایەوە. من پێم دەوتن کە چی بکەن تەنیا بۆ دڵنیابوونەوەی زیاتر. ئەوە ڕاستە دەزانن زۆر ترسناکە بەڵام تۆ خەریکی بیر دەکەیتەوە کە ڕەنگە ئەوە نەکەیت. بۆیە ئەو هەموو ڕێنمایەکانی خۆی بە ئێمە دەدا دەربارەی کارەکانی ئەگەر شتەکان باش نەڕۆیشتبان. ئەوەی کە دوجار ڕوویدا ئەوان بە موعجزە ناویان برد. باربارا لە ڕێگای وەرگرتنی بەمڵانی ڤەماب کە دژە تەنێکی مانۆکلۆناڵە چارەسەر کرا. دژە تەنێک کە لەلایەن ئەبسڵێرا بایۆلۆجیکس و ئێلیڵێڵی گەشەی پێدرا بۆ چارەسەری کۆڤیدی 19. دژە تەنەکان بەرگری سروشتی لەشە لە دژی نەخۆشیەکانی وە کۆڤید. دژە تەنەکانی مۆنۆکلۆناڵ وەک دژە تەنی سروشتی لەش وایە کە لە تاقیگەکاندا دروست دەکرێن و دەتوانین وەریگرین و تێکەڵی خوێنمان بێ. دژە تەنەکان یارمەتیدەرن لە پێشگرتن لە توندبوونی نەخۆشیەکە. موڵەتی بەکارهێنانی ئەم چارەسەریە لە پاییزی ساڵی 2020 لە ئەمریکا دەرکرا و تەنیا بۆ ئەو کەسانەشە کە لەسەرەوەی تەمەنی 12 ساڵیەوەن. مەرجی وەرگرتنی ئەم چارەسەریە توشبوون بە نەخۆشی کۆڤیدە و دەبێت نەخۆشیەکە پێشچوونێکی مامناوەندی کردبێت و هەروەها پێشینەی نەخۆشی دیکەشت هەبێت کە گەر بێت و توشی کۆڤید بیدە هەڕەشە بۆ سەر ژیانە دروست بکە. ئەوان ئامۆژگاریەکی زۆر نایابیان کردم بە تەواوی پیان وتم چۆن لە ڕێگای ئۆنلاینەوە داوای چارەسەر بکەم. زۆر نایاب بوو. وابزانم داواکە بۆ دایکم لە ماوەی 2 ڕۆژدا قبول کرا و چارەسەرەکەی وەرگرت. زۆر سەرسوڕهێنەر بوو. باربارا گۆمێز دوای 10 ڕۆژ لە وەرگرتنی چارەسەری توانی چاک بێتەوە. هیلاکی و لە دەستانی تاموبوون تەنیا نیشانەکانی کۆڤید بوون لە لەشیدا. بەڵام کەرەنتینکردنەکەی قورسترین بەشی کارەکە بوو. زۆر نامۆ بوو بۆ من دەرگای شوقەکەم کردەوە و تابلۆیەکی گەورە هەڵواسرا بوو کە لەسەری نووسرا بوو کەرەنتین و تابلۆکە دەیگوت کەس بۆی نییە بەبێ جلوبەرگی پاراستن بێتە ژوورەوە. یەکێک لە گەورەترین بنکەکانی ئەم چارەسەریە لە شاری باڵتیمۆری مەریلەندە بەهۆی مەترسی توشبوون بە کۆڤیدەوە ڕێگە بە ڕۆژنامەنووسان نادرێ بڕوەنە ئەم سەنتەرەوە. هەموو هەفتەیەک تا 400 نەخۆشی کۆڤید لەوێ چارەسەریان بۆ دەکرێ. پرۆسەکەش تەنها 3 کاتژمێر دەخایەنێ. تەنیا 10% ئەو 1200 کەسەش کە چارەسەریەکەیان وەرگرتووە لەم سەنتەرەدا ڕوبەڕووی حاڵەتی نەخوازراوی تاو و لەرز بوونەتەوە. ئەو کەسانەی نەخۆشی دژخایەنیان هەیە وەک نەخۆشی دڵ ئەگەر 55 ساڵیان گەورەتر بن ئەوانەی فشاری خوێنیان بەرزە بێتەوە و لە هەمان تەمەندا و ئەوانش کە سیەکانیان کێشەی هەیە و هەروەها ئەوانش کە نەخۆشی شەکەریان هەبێت لە هەر تەمەنێکدا بن و ئەوانش کە قەڵەون و سیستمی بەرگری لەشان کێشەی هەیە ئێمە پێمان وایە ئەم نەخۆشانە زۆرتری مەترسیان لەسرە بەهۆی کۆڤیدەوە. بۆیە ئێمە بۆ ئەم خەڵکانە چارەسەریەک پێشکەش دەکەین کە توانای هەبێت سوود بەو کەسانە بگەێنێت کە زۆرترین مەترسیان لەسرە. چارەسەری لە ڕێگای دژە تەنەکانەوە هێشتا شتێکی نوێیە و بە تەواوی توێژینەوەی لەسەر نەکراوە و پزیشکەکانیش بە وریایەوە قسەی لەسەر دەکەن. دوای 90 ڕۆژ لە چارەسەری کۆڤید لەم ڕێگایەوە دەشتوانی ڤاکسێنی کۆڤید وەرگریت. بارباراش بە پەلەیە بۆ وەرگرتنی ڤاکسێنەکە. And then I called the facility back and said, oh, exactly what day. من پەیوەندیم بە سەنتەرەکەوە کرد و گوتیان ڕێک چی ڕۆژێک چارەسەری دژە تەنەکەت وەرگرتووە بۆیە لە ڕۆژمێرەکەمدا بە دوای ڕێکەوتنەکەیدا دەگەڕێم. لە کاتێکدا ئەم چارەسەریە لە ئیستادا تایبەت بەو کەسانەیە کە نەخۆشی دیکەیان هەیە و باری تەندروستیان تەواو نییە بەڵام دەتوانێت ئەمرازێکی بەسوودیش بێ لە شەڕی دژی کۆڤیددا.